هەوڵێک هەیە ئاوێک بۆ ئاگرەدا بکرێت. چین و پاکستان هاتوونەتە پێش و دەیانەوێت جەنگەکەی ئێستا ڕابگرن. هەریەک لە وڵاتانی چین و پاکستان دەست پێش خەریەکی هاوبەشیان بۆ هەردوو لایانی ئێرانی و ئەمریکی کردووە و هەوڵەکانیان خستەوتە گەڕ بۆ ئەوەی لە ڕێگەی ئەوانەوە ئاوێک بەو ئاگرەی جەنگی ئێستای ناوچەکەدا بکەن. هەرچەندە وەکو دوو وڵاتی خێرومەند هاتوونەتە پێشەوە، بەڵام ئەوانیش چاویان لە دەستکەوتێکە، بۆیە هەم ئەیانەوێت جەنگەکە بوەستێت، هەمیش بەرژەوەندەکانی خۆیان پارێزراو بن. دەست پێش خەریەکەیان وەکو پرۆژەیەکە و لە 5 خاڵی سەرەکی پێکاتوە. یەکەمیان ڕاگررتنی دەست بەجێی شەڕ. دووەم دەست پێکردنی گفتوگۆی ئاشتی بە زووترین کات. سێمیان ڕاگررتنی هێرشەکان بۆ سەر دامەزراوە مەدەنی و ژێرخانیەکان لە ئێران و وڵاتانی کەندا و چوارەم خاڵیشیان کردنەوەی تەنگەی هورمز بۆ هاتوچۆی کەشتیەکان و بە شێوەیەکی ئاسایی و دابینکردنی ئاساییش بۆیان. پێنجەمیشیان بەهێزکردن و پابەندبوونیان بە پەیمان نامەکانی نەتەوە یەکگرتوەکان. ئەم دوو وڵاتە بۆچی هاتوونەتە پێشەوە؟ با لە وڵاتی چینەوە دەست پێ بکەین. چین بۆیە هاتۆتە پێشەوە چونکە ئەمریکا یاری بە بەرژەوەندیە ئابوووریەکانی ئەکات لە ئێراندا، بەتایبەت لە کەرتی نەوت. ئەوەشمان بیر نەچێت. پێشتر ئەمریکا لە ڤەنزوێلا زیانێکی زۆری بە بەرژەوەندیەکانی وڵاتی چین گەیاندووە و ئێستاش چین ناوێت هەمان شت لە ئێران دووبارە ببێتەوە. ئەی فشارەکانی وڵاتی چین بۆ سەر ئەمریکا چی ئەبن بۆ ئەوەی ئەو جەنگەی پێڕابگرێت؟ بێگومان چین ئەتوانێت فشار بخاتە سەر دۆناڵد ترامپ لە ڕێگەی معدەنە دەگمەنەکان، واتە کانزا دەگمەنەکان، و کە چین کۆنتترۆلی سەدانەوەتی بەرهەمهێنانی جیهانی لەو کانزایانە کردووە. دیارە ئەو کانزایانەش بۆ دروستکردنی پاتری فڕۆکە ژێردەریایی، کەشتی و موبایلە ئەمریکیەکان بەکارهێنرێت. جا ئەگەر چین ئەم هەناردەیە بۆ ئەمریکا ڕابگرێت، بێگومان ئابووری و پیشەسازی ئەمریکا ڕوبەڕووی قەیرانێکی گەورە ئەبێتەوە. ئەی لەبارەی پاکستانەوە چی؟ بێگومان پێش هەموو شتێک ئەم جاریان ترەمپ پەنای بۆ پاکستان بردووە بۆ ئەوەی ببێتە نێوەنگیر لەگەڵ چین بۆ ڕاگررتنی جەنگەکە. باشە بۆچی پاکستانی هەڵبژاردووە؟ ئەمەیان ڕەهەندی مێژووی خۆی هەیە کە بە پاکستان دەکرێت و بە وڵاتانی دیکە ناکرێت. با بگەڕێنەوە بۆ مێژوو. ساڵی 1970 پاکستان نێوەنگیر بوو بۆ سەردانان نهێنیەکەی هێنری کسینجەر بۆ وڵاتی چین کە ئەو کات کێشەیەکیان لەگەڵ تایوان هەبوو. تایوان ڕوبەڕووی ئەمریکای کردن بۆ کێشەیەک، دواتر تواندرا سەرۆک نیکسۆنیش بە سەردانێک بگەێنێتە پەکین و تاڕادەیەکی زۆر دۆخی نێوانیانی ئاسایی کردەوە. ئێستاش پاکستان پەیوەندیەکی سەربازی و لۆجستی زۆر بەهێزی لەگەڵ وڵاتی چیندا هەیە، پشتی بە پیشەسازی سەربازی ئەو وڵاتە بەستووە، بە تایبەتیش لەو ڕوبەڕووبوونەوانەی کە جارجارە بە تایبەتیش ساڵی پار لەگەڵ هیندستان لەسەر هەرێمی کشمیر ئەنجامی داوە، چونکە چەکی چینی و پیشەسازی سەربازی ئەو وڵاتە بۆتە بڕبڕەی پشتی پیشەسازیە سەربازیەکەی و کەمتر پشت بە چەکی ئەمریکی ئەبەستێت. ئەوەش ئاشکرایە کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا پاکستان زیاتر ڕووی لە وڵاتی چین و ڕووسیا کردووە بۆ چەکدارکردنی خۆی. جا لێرەوە ئاشکرا ئەبێت کە دۆناڵد ترامپ بۆچی پەنای بۆ پاکستان بردووە، چونکە کاریگەریەکانی ئەو وڵاتە تاڕادەیەکی زۆر لەسەر وڵاتی چین هەیە، ئەویش بەهۆی پەیوەندیەکانیان لەبارەی چەک و پیشەسازی سەربازیەوە. بۆیە ترامپ هەوڵەدات پێش سەردانە مێژوویەکەی بۆ وڵاتی چین کە بڕیارە لە ناوەڕاستی مانگی ئایاری ئەم ساڵ ئەنجامی بدات، دۆخەکە لە ڕێگەی پاکستانەوە هێور بکاتەوە بۆ ئەوەی نەبێتە هۆی هەڵگیرساندنی جەنگێکی ئابووری یان سەربازی گەورەتر لەگەڵ چین. ئەو جەنگەی ئێستای ناوچەکە چەند گەورە و فراوانە؟ ئەوە جەنگێک نییە کە تەنیا یاریکردنێک بێت بە ئێران و تەنیا زیان بە ئێران و کەنداو بگەێنێت، بەڵکو درێژە کێشانی جەنگەکە لەوە زیاترە، دەبێتە هۆی ڕوبەڕووبوونەوەی گەورەتر و فراوانتر لە جیهان بەگشتی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی و وڵاتی چینیش بە تایبەتتر.